جەژنتان پیرۆز بێ وادارم هەمیشە لە جەژن و خۆشی و شادیابن ئەمڕۆ هاتوومەتە لای وەستا زانیار جەژن پیرۆز بێ جان بەخێر بێن جێژشتانی پیرۆز بێ هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشی لەگەڵ وەسە چۆنە وەڵا خوا بەزیاد بێ لەگەڵ ئەم جەژنە چی دروست کردووە خواردنە تایبەتەکانی ئەمڕۆ چییە؟ وەڵی هەر خوانە کوردەکانە چییە توانی بێمەمیشاندەی ئەو بە ئەو خواردنانە ئەوانە بۆ کێ سەفەریەکەی؟ وەڵی بۆ خەڵکی بۆ خەڵکی؟ ئارەوەڵا زۆر باش ئەمڕۆ ماشەڵا زۆر قەرەباڵخەن ئەگەر بێت ئەو خواردنانەمان پێ بڵێ چی دروست کردووە تایبەت بۆ ئەمڕۆشەڵا سپێشڵەوە یاپرا یاپراقا قەلا کەڵە شێرە بەڵێ قۆزیە مریشکە زۆر لە ڕۆژی جەژنا لە ئەمڕۆ چی زۆر داخوازی لەسەر خواردنەکان هەیە وڵی هەر قۆزیەکەیە قۆزی و کەڵە شێر و وەکو خۆمانەڵێ قەیسی و فاسۆلیا وڵاوانی چاک دۆڕە تۆ ئەمە لە کیۆ فێر بێم خواردنە دروست وڵی ئەم لە لای وەستەمادیەوە چەندێکە وڵی نزیک 2 ساڵە 2 ساڵ لە خواردن دروستەکەی زیاتر چی خواردنێک ئەمڕۆ سەرفە بێ بۆ مشتری داناوە وڵی قۆزیە کەڵە شێرە بە زۆرەوان دەڕۆن قەیسی زیاتر دەڕوە لەگەڵ قۆز شتەکە لێرەوە جەژنە پیرۆزە بنێرە بۆ کەس و کارت لێرە دەستخۆشیان لێ دەکەم جژنی پیرۆزانێ دەکەم لە کەس و کارم لە تەواوی میلەتی کورد جژنا پیرۆز چەند ساڵە لە وڵاتی خەریبی 2 ساڵ و شتێک ئەمە ئاوات حەسە کرد بووی ئەم ئیشە فێر بووی یا خەونێکی تری هەبوو وڵی سوتفە فێر بووی هەر سوتفە گەشتمە ئێرە بەڵێ هاتمێرەویش ناچارم کردم دەنا حەزمی شەشکە بوو چی ئیشەکەتە هەلاقیە کێری لاقی ئارە بی کوردە لاقن ئارە وەڵا ئەیتر تازە فێرەوەی بووی نەخوا بەزیاد ئەم لەخوا باشە بەزیاد بۆ شکری معیشەت لەخوا بەزیاد باشە خوای گەور ڕزقی بێ و با ئینشاءالله سپاس دەکەم ئەگەر من شتێکمان بیرچوو بێ جەناب شتێکە بێ وەڵا هیچ چاو ڕێز و دڵمان قوربانی ساوال ماز دەکەم بەخێراتە پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا BK4